کە گوێبیستی وشەی بۆرمایان میانمار دەبی جگە لە ئاماژەی چەوسانەوە و جیاکاری ڕەگەزی و دەرکردن و کۆمەڵکوژی بەرامبەر بە موسڵمانان لە هەرێمی ڕۆهینگیا هیچ شتێکی دیکە بەبیرت دانایەت. میانمار لە مێژووی نوێدا داگیرکراوی بەریتانیا بووە. لە ساڵی 1937 سربەخۆی لە هیند و بەریتانیا بەدەستهێنا، بەڵام پێشتریش و تا ئێستاش موسڵمانانی هەرێمی ڕۆهینگیا هەر لە ژێرستەم و چەوسانەوەدا بوون. ساڵی 1982 کاتێک حکوومەتی بۆرما یاسای ڕەگەزنامەی دەرکرد، دانی بە نەتەوەی ڕۆهینگیای موسڵمان وەک نەتەوەیەکی ئەو وڵاتەدا نەنا، بەمەش لە تەواوی مافەکانیان بێبەشکران و کاراسانی بۆ پێشێلکردنی تەواوی مافەکانیان کرا. بەپێی یاسای ڕەگەزنامەی بۆرمی هاوڵاتیانی وڵاتە سێپلەن، هاوڵاتی پلەیەک لە کارینۆ، شایی، باهی، چینی کامینیەکان پێکدێن، هاوڵاتی پلە دوو لە تێکەڵەکانی ڕەگەزی یەکەم پێکدێن، هاوڵاتیانی پلە سێ موسڵمانەکان وە ئەژمارکراون کە بیانین و لە سەردەمی داگیرکاری بەریتانی وەک پەنابەر هاتوونەتە بۆرماوە. لە دوای ساڵی 1991ەوە بەردەوام شەپۆلی یاوەرەبوونی ڕۆهینگیەکان بەرەو بەنگلادیش و تایلەند بەردەوامە، هەر جارێک و بە سەدان هەزار کەسیان ئاوارەی دەرەوە دەکرێن. لە ئێستاشدا بەپێی ژمارە فەرمیەکان ملیۆنێک و 100,000 موسڵمان لە ڕۆهینگیا و لە دۆخی جیاکاری ڕەگەزیدا دەژین. ساڵی 2014 حکوومەتی میانمار یاسایەکی سەیر و مەترسیداری دانا و موسڵمانانی ڕۆهینگیای خستە بەردەم دوو بژاردەوە. یەکەم، یان دەبێ ڕەزامەندی لەسەر دووبارە پۆلێنکردنەوەیان بدەن کە لەوانەیە ئەو کار ڕەگەزنامەیان پێ بدرێت یاخود بخرێنە زیندانەوە. دووهەم، یان دەبێ ئەو کەسانەی پۆلێنکردنەوە ڕەت دەکەنەوە یاخود بەڵگەنامەی خۆتۆمارکردنیان نەماوە ئۆردوگای نیشتەجێبوونیان لە نێو دارستانەکاندا بۆ دروست بکرێت. لە مێژووی نزیکدا چەندین کەس وەک کاراکتەری توندوتیژی بوزیەکان دەرکەوتون. یەکێک لە دیارترینیان ئاشین ویراسۆوە کە سەرکردایەتی هەڵمەتی بوزیەکانی بۆ کوشتن و ئاوارەبوونی موسڵمانان کردووە. زانیاریەکان ئاماژە بۆ دەکەن حکوومەتی میانمار بە درێژایی ماوەی ڕابردوو بەردەوام بووە لە گۆڕینی باری دیمۆگرافی پێکاتەی دانیشتوانی ناوچەکانی موسڵمان نشین هاوشێوەی قەوارەی جوولەکە. حکوومەتی بۆرما لە هەر ناوچە و گوندێکی ئاراکان خانوو و ئۆردوگای نیشتەجێبوونی بۆ بوزیەکان دروست کردووە. حکوومەت لە ناوچەکانی موسڵماناندا گوندی نمونەی دروست دەکات تا لەو ڕێگەیەوهانی زیاتری بوزیەکان بدات ئۆردوگای بوزینشین لەو ناوچانە بکەنەوە. لە ڕووی ئابووریەوە حکوومەتی میانمار بەبێ هیچ پاسایەک دەستی بە سەرزەوی و هۆکارەکانی ڕاوەماسی موسڵمانانی ڕۆهینگیادا گرتووە و باج و سزای قورسیشی خستۆتە سەر ئەو ناوچەیە. گەشتیارانی ڕۆهینگیا جگە لە دامەزراوەی سەربازی بۆیان نییە بەرهەمەکانیان بە هیچ کەس و دەستگا و کۆمپانیایەکی دیکەش بفرۆشن، ئەویش بە نرخێکی زۆر هەرزان. لە ڕووی ئاینیەوە دەسەڵاتدارانی میانمار بەبێ مۆڵەتی فەرمی قەدەغیان خستۆتە سەر لە چاپدانی کتێب و بەرهەمە ئیسلامیەکان، مۆڵەتیش زۆر باستام دەدرێت. دەستگای دەوڵەت موڵک و ماڵی ئەوقاف و گۆڕستانی موسڵمانانیان بەسەر ناموسڵمانەکاندا دابەش کردووە و کردویانن بە کێڵگەی ئاژەڵ. لە ڕووی مافی ئافرەت و خێزانداریەوە میانمار ژمارە کۆت و بەندی قورسی لەسەر موسڵمانانی ڕۆهینگیا داناوە. تەمەنی هاوسەرگیری ئافرەتی بۆ 25 ساڵ و پیاوی بۆ 30 ساڵ بەرز کردوتەوە. فرەژنیشی قەدەغە کردو و هەر پیاوێکی ژنەکەی تەلاق بدات یاخود ئافرەتێک بێوەژن بێت تا ساڵێک دواتر بۆی نییە هاوسەرگیری بکاتەوە. جگە لەمەش زۆر کات دەرزی ڕێگری لە خستنەوەی وەچە لە ئافرەتان دەدرێت. هەموو ئەو ڕێشوێنانەش لە پێناوی کەمکردنەوەی ژمارەی موسڵماناندا بەکاردەهێنرێت.